دوای ڕاگەاندنی ئەنجامی هەڵبژاردنەکان کە ئەمڕۆ کۆمسیۆنی باڵای هەڵبژاردنەکان لە بەغدا ئەم ئێوارەیە ڕایگەیان ئێمە لەگەڵ میوانەکەمان قسەی زیاتر دەکەین کاکجمان میوانمانەیە بەڵێ میوانەکەشمان زۆر بەڕێز تورکێش عیزەدین سەرکردە لە بەرەی تورکمانی لە ستۆدیۆی کەرکووکەوە لەگەڵماندایە. بەڕێز تورکێش شەوتان باش، گەلێک سوپاس بۆ بەشداریکردنیشتان لەگەڵمان لەم گەشتەی هەواڵەکانی کوردستان 24. ئێستا دو ئەنجامی ڕاگەیەندرا سەبارەت بە هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگاکان دەمێنێتەوە یەک خەڵ بۆ پێکێنانی ئەنجومەنی پارێزگای کەرکووک. سەرۆکی ئەنجومەن دانانی پارێزگار دەبێ لایەنەکان ڕێک بکەون، هاوپەیمانی پێک بهێنن. ئێوە وەکو بەرەی تورکمانی پێتان باشە لەگەڵ چ لایەنێک هاوپەیمانەتی پێک بێنن، لەگەڵ کورد یاخود لەگەڵ عەرەب؟ بەڵێ ئێوارەتان باش، سلااو ڕێز بۆ ئێوە بۆ بینەرانی بەڕێز دەهەوە. ئەم هاوپەیمانەتیانە ئەمڕۆ ئەنجامە کۆتاییەکان ئاشکراکران بێگومان بۆ هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگاکان، دواتر ئەنجامەکان پەسەند دەکرێن دوای ئەوەی کەوا جارێککەتانە لە ئەنجامەکانە. ئێمە وەکو بەرەی تورکمانی چەندین سکاڵای خۆمان پێشکەش کردووە لە هەمان کاتدا ڕۆژانی داهاتووش سکاڵا و تانەمان دەبێت، چونکە بەڕاستی گومان هەیە لە یاسای و هەڵبژاردن و هاوکێشەی هەڵبژاردنەکە 7,000 دەنگ بۆ کاندیدەکان و 5,000 ئەمانە بەڕاستی بۆ ڕۆیشتن بۆ ئەنجومەنی پارێزگاکان لە بەرامبەردا کاندیدی ژمارەیەک کە محەممەد سەمعانە زیاتر لە 11,000 دەنجی بەدەستی هێناوە ئەو لە دەرەوەی ئەنجومەنی پارێزگادایە. لە هەمان کاتدا ئێمە کۆتاشمان بەرکەوتووە سەبارەت بە گوێرەی شارەزایانی یاسایی و سەرۆکی باشزنەی هەڵبژاردنەکان بەڕێز مقداد شەریبی ڕایگەیاندکەوە ئەم هاوکێشەی ساتنیگۆکە لەم هەڵبژاردنەدا بەکارهێنراوە بۆ دەستکەوتنی کۆتا پێویستە دەبێت لە نزمەوە بۆ بەرزەبێت، نەک لە بەرزەوە بۆ ئەمە بەڕاستی پێشێلکارێکی زەقا. ئەمێ وەکو بەرەی تورکمانی عراقی دەرگاکانمان کراون بۆ تەواوی لایەنە سیاسیەکانی بەشدار لە هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگاکان بۆ ئەوەی کەەوە هاوپەیمانەتی دروست بکەین. ئێمە ژمارەیەک ئێستاحقاقمان و ژمارەیەک دەستکەوتمان هەیە کە ئێمە دەتوانین کەەوە هاوپەیمانەت بکەین، دەرگاکانیشمان بۆ هەمووان کراوەیە. بەڵێ برێز تورکێش هەروەها دخوازم بزانم چه عالی هون نێزیکی خوا دەبینن، یانێ ئیدارەیا کەرکووکێل بەرچاوە بۆ وەکی تورکمەنشی ئەو دەنگێگووە ئانینە یانی دەنگین گرینگم بێگومان چه عالی هون نێزیکتر دەبینن ji bo ku bikaribin hevpeymaniyê li gel bikin. وەکو گوتم دوایی دەکەمەوە ئێمە دەرگاکانمان بۆ هەموو لایەنە و سیاسەکان کراوەیە. ئێمە گفتوگۆ و دانیشتنمان دەبێت لەگەڵ تەواوی لایەنە سیاسیەکانی و تەواوی پێکاتەکانی کەرکووک بۆ ئیدارەدانی ئەنجومەنی پارێزگا. ئێمە بەڕاستی کە مەرزەکانی خۆمان هەیە و مەرزەکان و شایستەکانی خۆمان دابین بکرێتکەوە 75,000 دەنجی بەدەستهێناوە. ئێمە هیچ هێڵێکی سوورمان نییە بۆ هیچ لیست و لایەنێکی سیاسی، بەڵام ئەوەی کە گرنگە پێویستە مەرجەکانی ئێمە جێبەجێ بکرێن، داواکاریەکانمان لە ئەنجومەنی پارێزگا جێبە دەکرێن. ئێمە دەبێت نێنەرەتێکی ڕاستەقینەمان لە ئەنجومەنی پارێزگای کەرکووکە هەبێت. یاسایی هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگای کەرکووک لە بەرگەی 53 جەختی لەوە کردوتەوە کە پێویستە پۆستەکانی ئەنجومەنی پارێزگا بە شێوەیەکی یەکسان دابەش بکرێن بەبێ گوێدانە ژمارەی کورسیەکان، بەواتای ئەوەی کە دەستەڵاتەکان دابەش بکرێن بە شێوەیەکی یەکسان لە نێوان پارێزگار و پۆستەکانی دیکات پۆستە سیادیەکان بە شێوەیەکی دادپەروەرانە بە شێوەیەکی یەکسان لە نێوان هەموو پێکاتەکاندا دابەش بکرێن. دەرگاکانی ئێمە کراوە بۆ تەواوی لایەنە سیاسیەکان بۆ ئەوەی کەوا گفتوگۆ بکەین لەسەر پێکەنانی حکوومەتی خۆجێی لە کەرکووک. زۆر باشە. بەڕێز عیزەدین، تا چەند هاوپەیمانێتی تورکمان لە کەرکووک گرنگە بۆ ئەوەی دۆخی کەرکووک ئاسایی ببێتەوە ئەو عەسکەرتاریایی هەیە نەمێنێت؟
الوضع الأمني دۆخی ئەمنی لە کەرکووک سەقامگیرە دۆخی ئەمنی سەقامگیرە هیچ تێبینێشی ئەمنیمان نییە ئێمە وەکو پێکاتەی تورکمان وەکو بەرەی تورکمانی لەگەڵ ئەوەین کەوا دەسەڵاتی ئەمنی دۆسێکی ئەمنی بێت لە ڕێگای حکوومەتی ئیتحادیەوە لە هەمان کاتدام بڵاوپێکردنی هێزە ئەمنیەکان لە دەرەوەی شارەکە بێت لە نێو دەسەڵاتی ئۆپراسیۆنەکان ئەوانم دەسەڵاتی تەواویان هەبێت کەوا ڕاستەخۆ پەیوەندیان بە فەرماندەیگەشتی هێزە سەردارەکانەوە هەیە لە بەغدا. زۆر باشە بەڕێز عیزەدین کە ئێوە دەڵێن دەبێ ئەو سێلایەنە سەرەکیە هەرسێک وەکو یەک پۆستەکانیان بەر بکەوێت دەتانەوێ چ پۆستێک بەر تورکمان بکەوێت یا پۆستەکانی تر چۆن دەتانەوێت دابەشیکەن لە نێوان هەر سێلایەنی سەرەکی تورکمان عەرەب کورد. پۆستی سەرۆکی ئەنجومەنی پارێزگا ئەمە ئێستا قاقی ئێمەیە بەڵام لە هەمان کاتدا ئێمە داواکاریمان ئەوەیە کە ئێمە داوای پۆستی پارێزگار دەکەین برانی عەرەب تاوەکو ساڵی 2023 پۆستی پارێزگاران هابووە لە 2023 تاوەکو 2017 برانی کورد پۆستی پارێزگاران لەلا بووە لە 2017 تاوەکو ئێستا پۆستی پارێزگار جارێکی کە لە دەست پێکاتەی عەرەبدایە ئێستا کاتی ئەوە هاتووە ئێستا کاتی ئەوە هاتووە پۆستی پارێزگار بە پێکاتەی تورکمان بدرێت بۆ 2 ساڵ بۆچی پۆستی پارێزگار تورکمان نەبێت ئێمەش بخۆمان بە شایستەی ئەو پۆستە دەزانین پێکاتەی تورکمان پێویستە ئەوانیش مافی خۆیان وەربگرن کە شارەکەی خۆیانە کەواتە ئەگەر لە کەرک و مافیان پێ نەدرێت لەکوێ مافمەوەرگرن ئەمە ئێستەقاقێکی نەتەوەیە بۆ تورکمان لە کەرکک ئەمە یەکێکە لە داواکاریەکانی لیستی بەرەی تورکمانی یەکگرت و دواتر پۆستی جێگری پارێزگار سەرۆکی ئەنجومەن و جێگرانی پارێزگار یاریدەدەران بەڕێوەبەرە گەشتیەکان قایمقامێتیەکان بەڕێوەبەری ناحیەکان هەمان کاتدا ئەوانەش دابەش دەکرێت هەموو ئەمانە دەسەڵاتەکانیان دیاریکراون پۆستی سیادین پۆستی گرنگ و خزمەتگوزارین کە پێویستە بە شێوەیەکی یەکسان جارێکی دیکە دابەش بکرێن بە جۆرەی بەرگەی 53 یاسای هەڵبژاردنی ئەنجومەنی پارێزگای کەرکووک. بەڵێ برەز عیزەدین نوها دەنگێن و بەریا تورکمەنی ئانیە و هەژمارێک و ئانینەژی بەرچاون یعنی گۆرا باوەریەتە ڕاستیۆنەلە ممکنە بێ قبولکردن کو بدو دەنگێن گووە وەرگرتی پارێزگاریە کەرکووکێ دەستێ بەریا تورکمەنیا کەرکووکێ دەبە. بەڵێ بۆچینە 75,000 دەنگ جگە لە چەندین دەنجی 30,000 دەنجی 30,000 هاوڵاتی تورکمانیشکە ناتوانیوە دەنگ بدەن کەواتە بۆچینە کێشەی زۆری تەکنیشی هەبوو لە ناویچە لە نێو پرۆسی هەڵبژاردندا کێشەی زۆر هەبووە لە تۆماری دەنگدەران لە هەمان کاتدا کێشە هەبووە بەڕاستی دەستکاری زۆر کراوە ئێمە زۆر نزیکین بۆ پۆستی پارێزگار هەموو ئەو ماوەیە پێکاتەی تورکمان مافی خۆی وەرنەگرتووە کە مافێکی دەستوری و نەتەوەیە لە پارێزگای کەرکووک بۆچی ئەم جارە پۆستی پارێزگار بۆ کەرکووک بۆ تورکمان نەبێت ئێمە پێیان دەڵێن تاقیمان بکەنەوە پێکاتەی تورکمان تاقی بکەنەوە کاتێک کە پۆستی پارێزگاری دەبێت دەبینین کەوا ئایا چ گۆڕانکاریەک لە نێو کەرکووک ڕوودەدات چ زۆرە گەشە سندنێک لە پارێزگای کەرکووک ڕوودەدات دادپەروەری لە خزمەتگوزاری و لە دامەزراندن دەبینین لە تەواوی بابەتەکاندا بە چاوی خۆتان دەیبینین کە چ گۆڕانکاریەک لە کەرکووک ڕوودەدا ئەگەر هاتوو ئێمە پۆستی پارێزگاری کەرکووک وەربگرین کە ئەمە مافێکی دەستوری و یاسایی ئێمەیە. زۆر بەڕێز تورکێش عیزەدین سەرکردن لە بەرەی تورکمانی لە ستۆدیۆی کەرکووکەوە لەگەڵمان بووی گەلێک سوپاس بۆ بەشداریکردنتان لەگەڵمان شەوتان باش.